و خۆشەویستانی کورسات لە هەر شوێنێک بینەری ئێمە جوانترین سڵاوتان لەبێ ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. ئەکرێت بڵین لە نێوان ئەفسانەی سینەما و تاڵی ڕاستیدا پەردەیەک هەیە، بەڵام ئەگەر چیرۆکی فیلمەکە یان درامەکە لە هەناوی واقعەوە هەڵقوڵا بێت بێگومان پەردەکە دەدڕێت. ئەم ئێوارەیە سینەما دەبێتە ئاوێنەی ڕووداوێکی ڕاستەقینەی نێو کۆمەڵگەی کوردی. لە نێو ئەم ڕووداوەدا لە نێو ئەم فیلمەدا باس لە ئەو باجە دەکات کە هەندێک لە خێزانەکانی کۆمەڵگەی کوردی ناچارن بیدەن لە ڕوودانی هەندێک ڕووداوی نەخوازراودا. ئەم فیلمە ئەمڕۆ نمایش دەکرێت و یەکەم نمایشی تایبەتی لە سیتی سینەما دەست پێ کرد با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات. ئێمە لێرەین کورسات مەگەزینتان لێرە و لە نمایشی تایبەتی فیلمی باجەوە پێشکەشەکەین لەگەڵ ستافی فیلمەکەیە گفتوگویەکەین لەسەر فیلمەکە لەسەر چیرۆکی فیلمەکە و لەسەر ڕووداوەکانی فیلمەکە و کاتی نمایشی فیلمەکە کە ئەمڕۆ نمایشی تایبەتی فیلمی باج دەستی پێکرد و لە سبەینەوە لە چەند کاتێکی جیاوازدا فیلمەکە بەردەست دەبێت ئێوەش توانن بێن و بینەری فیلمەکە بن. لە سەرەتای بەرنامەکەیە پێش فەرشی سوور لەگەڵ دوو ئەکتەری بەتوانە لەگەڵ دوو ئەکتەری نێو فیلمی باج گفتوگۆکەین و باسێک لە فیلمەکە و باسێک لە ڕۆڵەکەی خۆیانەکەن. ئەوان شەرێک لە بەڕێزان کاک ڕزگار باهیر وەکو ئەکتەر کارڕۆڵی هەیە لە فیلمەکەدا و ئەزمونێکی زۆری هەیە لە نواندندا و هەروەها خات و کەنار سەرچڵ وەکو ئەکتەر. سڵاوتان لەبێ و پیرۆزباییتان لە یەکەم. زۆر بەخێر سپاس بۆم کاک ڕزگار لای بەڕێستە دەست پێ بکەم. چی سەرنجی بەڕستی ڕاکێشا وەکو چیرۆکی فیلمەکە کە بڕیار بدەیت بڵێ بەڵێ من حەز دەکەم لەم فیلمەیە ڕۆڵم هەبێت ئەتوانم منیش ئەندامێ بم لە خێزانی ئەم فیلمە؟ ئەو زاهیرە خێزەونەی کە خەریکە بێتە باو لە کۆمەڵگای کوردیە، ئەوە یەکێک بوو لەو خاڵە زۆر ئەرێنیانی کە من دڵخۆش بووم پێی کە وای لێ کردم حەزم بەم سیناریۆیە بێ و هەتا ئەو حالەتەی کە پەروەردە چ پەروەردەیەکەی لە دوجارە ئەنجامەکەی ئەوەیەتە دەسێ وەکو کوور دەڵێ چی بچێنی ئەوە دووریتەوە. ئەمە خاڵێکی زۆر ئەرێنی بوو بۆ من و خاڵێککەی تری وە چرخانی تایە کە ناکرێ من لێرە باسی بکەم بۆی بینەر خۆی بێت و بیبینێ خۆی چێژی لێ ببینێ کە ئەتوانم بڵێم لە نهایەتە تووشی حەدەسێکە بی کە مفاجئەیەکی زۆر سەیرە بۆ بینەر کە تەسەوری ئەوە ناکە ڕووبە ڕوئەیە. بەڵێ باشە بەس کەمێک دواتر بێ باسی ڕۆڵەکە خۆتمان بۆ بکەیت دەورەگەر کورتەیەکیش بێت و دواتر بابچمە لای خات و کەنار سڵاو دەبێم کاتۆ باش پیرۆزبایی لە یەکەم خات و کەنار بۆ من تەنیا ئەکتەرێکی نییە کە لە فیلمی بازدا یان ئەستێرەیەک نییە کە لە فیلمی بازدا ڕۆڵی هەبێت بۆ ئەمڕۆ لە ئێستاە وەکو میوان لە بەرنمەکەی بەڵام ئامادەکاری بەرنمەکەیە یەکێکە لە ئامادەکارانی بەرنمەکە و یەکێکە لە هاوکارانمان لە کورسات و بە تایبەت بەرنامەی کورسات مەگەزین. پیرۆزبایی لێکم باسێکی ڕۆڵەکەی خۆتم بۆ بکە و باسێکی ئەوم بۆ بکە تۆ بەردەوام وەکو ئامادەکارێک پلاندا ئەنی بۆ بەرنمەکە بەڵام ڕۆڵەکەت لە فیلمەکە جیاوازە ئەوەندەی من بزانی بێتم کە ڕۆڵی لێکۆڵەرێکە بینیت کە جیاوازە لە ئامادەکاری بۆ بەرنامە. باسێکی ڕۆڵەکەی خۆتم بۆ بکە. ئەتوانی کە بڵی جیاوازە لە سەرەتا زۆر سپاس زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ وەکو میوان و بەتایبەتیش لەگەڵتەوە لە ناو بەرنمەکەیان کە ئەمڕۆ ڕۆژی خۆشمە بەس بەسپاسەوە هاوکاران توانیان هاوکاریمان بکەن و لە جیاتی من زۆر بە باشتری پلانەکەدا بنێن شانازیەکەم بەبوونی هەریەکێکتانەوە بەڕاستی وەکو ئاکتەریش بۆ فیلمی باج ئەتوانی بڵێ ڕۆڵەکە لە کەسایەتی ڕۆژانەی خۆم تۆزێک زۆر دوور و جیاوازە لە بەرەوەی کەسایەتێکی جدیم هەیە لەویە بەڵام ئیتر ڕۆژانە کەسێکی چوزان ماوەی زۆر کۆمەڵایەتی و ئەوەم بە ئەکیدی هەموو ڕۆڵێک من پێشتری ژوتمە پێشتر ئامادەکاریەکی باشێ بێت دوایەوەی کە سیناریۆکە خوێنیتەوە زۆر پێش هەموو شتێک زۆر گرنگە کە سیناریۆکە بەشانیەوە بزانی خۆتی تیا ببینیتەوە دواتر ئەو ڕۆڵەی کە بۆ تۆ دانراوە لە خۆ ڕاببینی کە بەڕاستی ئەتوانیت حەقی تەواوی ئەو کاراکتەرە بیت ئەنجا بڕیار بێت ئەگینا شەر نییە لە هەموو شوێنێک و لە هەموو ئیشێکە کە من پێم وترا یەکسەر بڵم بەڵێ مادەم پێم وتراوە بێ بەردەوام بم ئەبێ بیبینەوە ئایا من چەند ئەتوانم ئەو ڕۆڵە بەرجەستە بکەم ئەنجا بڕیار بم
ئیتر بەو شێوە من ئاگادارم کە زۆر خۆت بۆ ماندوو کردو وەڵا. بەس ئەوم پێ بڵێ کە کاری لێکۆڵەری هێندەی ئامادەکاری بۆ بەرنامەی قورسە کاری لێکۆڵەری لە فیلمەکەی با بڵێن بەڵێ پێک لە فیلمەکە وەڵا تۆزێک زۆر قورستر بوو لەبەر ئەوەی لەگەڵ زۆربەی ئاکتەرەکانە یەکەم جارم بوو بەرکەوتنم هەبێت من دووەمیش زۆرێک لە ئاکتەرەکان یعنی مێژوویەکیان هەیە لە ژیانی هەرێکێک لە ئێمە بۆ نمونە کاک ڕزگارە ژیانخانە کە ناچارە بووی تۆ وەکو لێکۆڵەر معامەلیان لەگەڵ بکەی زۆر تەریقە بوومەوە دەیمەژە متخوا ببرن بۆ دەورەکەکەواکەم بەڵام ئەیتر لە ئاخیرا ناچاریت حەقی کارکتەرەکە بێ بەڵام ئامادەکاریەکە بۆ من سەرەتا تۆزێک زۆر قورس بوو بەڵام ئێستا بە هاوکاری ئێوە بە هاوکاری هاوکاران و کاراسانیکردن بۆیە سپاس بۆ خواتوانیمانە بەڕێ بکەین و دەستگەڕێ وڵات کاگرزگار وتمان با باسێکی ڕۆڵەکەت بکەین ڕۆڵی کاگرزگار چیە لەم فیلمەیە ڕۆڵی کەلعادە ڕۆڵێکی نەگەتیڤە منەمە ئەم ساڵ سێ فیلمم دابەزێ لە هەر سێ فیلمەکە ڕۆڵی نەگەتیڤمە بوو بەڵام بۆچی کاگرزگار ئەوە دەرهێنەرەکان بۆچی ئەمە بەیان لە تۆ بینەوە لەبەرەوەی شکڵێکی شیرینمەیە ئەنی زوو ئەو تێکشکێن نا ئەوە نییە لە ڕاستیە زیاتر ئەوەیە کە ئەو دەورەهەنە بەڕاستی قورسە بۆ ئەبێت تۆ لە ڕووی سایکۆلۆجی و بیخوێنیتەوە لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئابوووریەوە و کارکتەرە بخوێنیتەوە و پاشان بێ ئیش لە هەنێ نەمنەماتی تەمسیلا بکەی نواندنە هەر لە خوو مەسەن ئێستام کارکتەرە خویەکەم بۆ داناوە کە خۆم ئەو خۆم نییە بارحاڵ کارکتەرە نەگەتیفە و ئەم جۆرە کارکتەرانە لە کۆمەڵگای کوردیە هەستەکەی زۆرن یان با بڵین خۆشیان قوربانی کاڵچەر و کولتورێکن و ینی مەعەلئەسەف بەشێکی ئەوەیە بەڵام بەشێکی ئەوەیە کە ئێمە ئەڵێن خەڵکینە ئێوە سەیری ئەم جۆرە فیلمانە بکەن سەیری ئەم زامانە بکەن کە لە دواییە چ کارەساتێکی لێ ئەکەوێتەوە بەرەو چه عقارێکی خراپ و سلبیتانە بە بۆیە مەسەلەن ئێمە دەستمان بۆ ئەم جۆرە ئیشە بردووە و کارکتەری سیروان کە کارکتەری منە لەم فیلمی باجە بە چەند قۆناغێکە ئەڕوات لە ئەخیرە بەڕاستی بینەر کە لە کۆتایی فیلمەکە یەتە دەرەوە من هەست دەکەم بە تەسەوری خۆم تووشی جەدەلێکە بێ لە ناو خۆیە تووشی مناقەشەیە یعنی گفتوگۆیەکە بێ لە ناو خۆیە ئایا بۆ ئەم کارکتەرە حەقی ئەیاتە نایاتێ یان حەقەیە بە مناڵەکانی یان چۆن یعنی جۆرە جەدەلێ دروستەکە لە نێوان بینەرەکانە بە هیوام ئەو جەدەلە کە ئێمە بیرمان لێ کردوتەوە یان ئەو مناقەشەیە یان ئەو گفتوگۆیە بپەڕێتەوە بۆ خەڵک لە نواندنەکانی کاگرزگارە ئەومان بینیوە لە دوو فیلمی ڕابردووی ئەم ساڵە کە کاگرزگار لەبەردەم کامێرای ئەوەسێ نواندن ناکات بەڵکو لەگەڵ ڕۆڵەکەی خۆیان ئەژی پێمان بڵێ چۆن خۆت ئامادەکەی بۆم ڕۆڵانە کە ڕۆڵەکەت دوورە لە کەسایەتی خۆتەوە بەتاکید من ئەتوانم لێرەوە ئەوە بڵێم کە لە ژیانما تووڕەبوون لە کارکتەری منە نییە مەسەن مناڵەکانم برازاکانم کە لێرە ئەژیم تەمە ناکەن ڕۆژێت تووڕە بم ینی تیامانە بەڵام بە پێچەوانەوە تۆ کاتێکە وەکووتم تۆ کە خوێندنەوە بۆ کارکتەرێکەکەی ئەبێ لە چەند ڕوویەکە وەکووتم بیخوێنیتەوە کە خوێنتەوە ئەمجا ئەو کارکتەرە پێویستی بە چییە؟ مەسەلەن هیچی لەوانە هەندێک کارکتەر پێویستی بە تووڕەبوونە هەندێک کارکتەر پێویستی بەوەیە کە بینەر قێزی لێ بکاتەوە یعنی ئەبێ بەر ئەوە بکەوێ بینەر کە ئەم کارکتەرە زۆر ناشرینە زۆر نەگەتیفە من تەنانەت گەیشتومەتە ئەو حالەتی کە بینەر جاری وا بۆ هاتوۆتە دەرەوە تێتی لەگەڵ توا بەس لەگەڵ توا وێنە ناگرم بەڕاستی ناشرینی یان بینەری وا هەبووە چاوەڕێکم جارەژەوە پێ بڵێن کاگرزگار بەڵێ من تەنانەت ڕۆژێکیان زەلامێ هات لەم سیتی سینەمایە بووین وتی سەلام چاوشین لەکوێ ئەوڵ کەس هاوتی مامۆستاز باشی وەڵامێ سەلام چاوشین ببینم وتمەڵا سەلام چاوشین لەم ناوە بۆی بگەڕێی دۆزیتەوە وەڵام نەم نەزانی هاتەوە یەکێ پێویت و بابەوە مامۆستا دەوری سەلام چاوشینەوەتی بەس چاوشینە وتمەوە عەدەسێ سەریان کە چاڵ کردومەوە تی وەڵی دڵم نایە هیچ بە تۆ بڵێم بەڵام بەڕاستی هاتووم قسە بە
سەلام چاوشین بڵم یان لی توو ڕەبم بۆ ئەم کارە ساتەی دروست کرد بۆ ئەم ماساتەی دروست کرد لەبەر ئەوە بەلای منەوە گرنگ ئەوەیە ئەوانە بۆ من هەمووی پۆزەتیفە ئەو جوابە نەگەتیفانە یان با بڵێن ئەو وەڵامە نەگەتیفانە واتە من کارەکتەرەکەم گەیاندووە بۆ من خۆشحاڵیە بە هیوام ئەمڕۆژ ئەو جۆرە نەگەتیفەی کە بەخشیومە بە کارەکتەرەکەم بگاتە بینەر ئەگەر نەگەیشتە بینەرەوە من ناجح نیم لە ڕاستیە دەستی خۆش بێت بەپێی دووڕۆڵەکەی تر بێت کە هەر ئەم ساڵ جگە لە ئەزمموی کاری هونەریت دڵنیام کە ئەم ڕۆڵەش بە هەمان شێوە ئەگات بەو هیوای جگە لەم فیلمە کە نمایی شەکرێت کە ناجیان تۆ فیلمێکی ترت ئامادەیە بۆ نمایش و پلانتان هەیە بۆ فیلمێکی تریش باسێکی کارەکانی خۆتم بۆ بکەیت من بەڵێ سوپاس گوزارم ئەم ساڵ ئەتوان بڵم ئەڵەن ساڵی من و نازام چ شتێکی وا هەیە دوای چاوەڕوانیەکی زۆر چونکە ئەو فیلمێکە ئامادەیە بۆ نمایش 2022 تەسویرمان کردووە یەکەم هەواڵ لەسەری بڵاو کرا و بڕیارە ساڵی داهاتوو نمایش بکرێت و بە شانازیەوە ئەم فیلمەمان هەر ئەم ساڵ لەگەڵ ئەم ستافە خۆشەویستەیە تەسویر کرد و ئێستا ئەمڕۆ بۆ یەکەم جار لەسەر شاشەی سینەمای بینین فیلمێکی تریشیان بە خۆشحاڵیەوە هەر بەشداریم کرد و ئیشەڵا جومعە ئاخرگرتەکانی ئەو فیلمەش تەواو ئەبێت و لە تەسەورەکەمەویش لە ساڵی داهاتوە هەر بچێتە هیواداری ئەم ڕۆڵەت وەکو لێکۆڵەرێک تا چەند ئاڵنگاری تیا بوو کە بیسەلمێنیت بەڵێ ژنی کورد ئەتوانێت کلیلی چارەسەر بێت و ئەتوانێت کلیلی دۆزەرەوەی نهێنیەکان بێت من هەر دایمە یەک قسەم هەیە ڕەوەندیان من قەت ناڵم ژنیان پیاو بۆ نمونە مرۆڤ هەیە ئەتوانێت و مرۆڤ هەیە ناتوانێت لەبەرەوە یعنی فەرقێک نییە لە بینی تواناکانە لەوانێت لە بازێک توانای فیزیایی و ئەوەیە ئەو فەرقە هەبێت بەڵام لە ئیش و کار و ئەوەیە بەو شێوەیە بڕواناکەم هەبێت بەڵام بە ئەکیدی یعنی ئیشم لەسەر ئەوە کردووە کە چونکە ژنی کورد ئەتوانین بڵین لایەنی عاتفی زۆر زاڵە بەسەرمانە لە مەشهدەکانە ئاماژەم بەوەیەوە یعنی بۆ نمونە من وەکو ژنێک کە یعنی هەر لایەنە عاتفیەکە بازێک جار تەئسیری شەکە بەس چۆن ناڵم تەئسیر بکە بە تایبەتی کە کێشەکەی خێزانێک و بە تایبەتریش کە کێشەی دایکێک و دوو کچە و بەو شێوەیە یعنی چیرۆکەکە بەو شێوەیە یعنی زۆر چیرۆکی تریش هەیە لە ژیانە ئێمە کە بە سوتفە یعنی کە ئەیبینین من خۆم زۆر چیرۆکەیە کە بۆیان گەڕاومەتیان بەری کەوتوم وتما گەرەسامە دەرهێنەرێک ئیشی لەسەر بکات ئەڵەن مبالەغەی تیا کردووە هەر زۆرێک لە فیلمەکانمان هێشتا نەچۆتە نمایشەوە لە کۆمنتەکانە ئەیبینین کە بەو شێوەیە قسەی لەسەر ئەکرێت ئەڵەن دەرهێنەر بەڵام ئەوە تا لە ژیانە شتی زۆر زۆر خراپترە بینین بەڵام دڵنیام هەر لە ژیانی شەو لە ناو سلەیمانیە و لە هەموو شارەکانی تری کوردستانشە لێکۆڵەری ژنی زۆر بەتوانامان هەیە کە کێشەی زۆر گەوریان هەل کردووە من خۆم ینی بۆ ڕۆڵەکەی خۆم بە دوواداچوونم کردووە و شانازیکردن بەوانەوە وای کردووە کە من زۆر زیاتر سوربم لەسەروی کە ئەتوانم وەکو ئاکتەرێک ئەم ڕۆڵە ببینم دەستە خۆش بێت کاکات پێت وایە سینەما بەگشتی یان بینینی فیلمێک بتوانێت خێزانی کوردی هۆشەر بکاتەوە لەوەی کە ئەوانیش وەکو ئەوەی فیلمەکە باج نەدەن بەتەکید هیچ کارێکی هونەری نییە بەبێ سەبەب کرێنی هەر لە خۆیەوە ئەو فیلمە دروست کرێ بۆ تۆ کۆمەڵێ زاهیرە کۆمەڵێ ئازار کۆمەڵێ حەدەس و بە تایبەتی ئەم ئیشەیەکێکە لەو کێسانی کە لە ئاسایشە وجودی هەبووە بۆیە هێنرا و کراوە بە فیلم لەبەر ئەوە کە تۆ دەسەخیتە سەرزامەکە لەبەرەوە تۆ بارزیەکەی ئەیخیتەوە بەرچاوی تووشی ڕەچفەیەکەی تووشی لەوانەیە حالاتی هێستری بکەی تووشی حالەتێکی حوزنێکەی ئەگاتە ئەوەی کە فعلەن ئەو حالەتە غەڵەتە ئەگەیتە نەتیجەیەک کە لە دوجارە وەکو ئەم ئینسانت لێت بۆیە بەڕای من هەموو کارێکی هونەری ئاوێنەی کۆمەڵگایە یان با بڵین ئازارەکانی کۆمەڵگایە پەخشەکرێتەوە بۆ ئەوەی خۆی تیا ببینێتەوە ببینێت کە چ کارە ساتێ ڕوویە ئەگەر بەم ئاقارە بڕوە بەم ئاقارە سلبیا بڕوە بۆیە من دڵخۆشم بەوەی کە ئەم کارانەی ئێمە با بڵێن ئەم لەم ساڵە ئەم سێ کارە کراوە زۆر ڕیالیزمین زۆر واقعین لە ناخ و هەناو و وێڵاشی ئینسانی کوردی و موجتەمەعی کوردی و کۆمەڵگای کوردیەوە هاتوونەتە دەرەوە بۆیە جێپەنجەیانە بێ بەسەر
بینەری کوردیشەوە. دەستان خۆش بێت کۆمەڵێک هونەرمەندی بە ئەزمون و بەتوانە لەگەڵ کۆمەڵێک هونەرمەندی گەنج و لاو کە تازە یەنە بوارەکەەوە تابلۆیەکی جوانتان دروست کردووە هەستە چۆنە کە ئەم تابلۆیتان دروست کردووە ئەم کۆمەڵە هونەرمەندە تێکەڵ بوون و بەیەکەوە فیلمێکی کوردی جوان بەرهەمە هێنن. بەتەکید هەبێ هەموو کاتێک بیر لەوە بکەیتەوە کە نەوەکان لە فیلمەکان نابێن بۆ لەبەرەوەی ئێمە لەوانەیە کاتێکی کەممان مابێ و خواحافیزی لە بینەر و لە کۆمەڵگەکەمان جیلێکیشمان هەیە سەرەتایان و تازە هاتوونە ناوەوە ئەمانە ئەبێ باوشیان بۆ بکرێتەوە و وردە بچنە ناو بوارەکە و زائیدەن خۆشیان زۆربیان کە زۆر بەتوانان بەڕاستی سێمە یەکێ لەوانە مەسەلەن دەرهێنەرەکەمانە دەرهێنەریشی گەنجە و چەند ئەکتەریشی گەنجی تیاکە ئەتوانم بڵێم تاقێشی زۆر گەورن بۆ هونەری کوردی بۆ داهاتووی هونەری کوردی بۆیە هەردوو لامان بەیەکەوە جوانین. ڕاستە ئێمە لەوانەیە لە ڕووی مارکێتینەوە زیاتر دەرکەوتو بێتین یان تەجربەمان زۆرە ئەوان نەتوانن ئیستفادە لە یەک ڕۆ مارکێتینەکەشمان بکەن کە لەگەڵ ئێمە دەرکەون دوو لەو خیبرەی کە هەمانە کەم تا زۆر بتوانین پێیان ببەخشین کە ئیسفادەی لێکن بۆ داهات و هەرچەنە ماشەڵڵا ئەو گەنجانەی ئێستا بەڕاستی هەندێکیان زۆر دڵخۆشکەرن بۆ سینەمای کوردی. دەستان خۆش بێت زۆر خۆشحاڵ بووم ئاگادارێن کردمەوە کە پاشکەمێکی تر ڕسمی فەرشی سوور دەست پێکات ئێوەش بێت لێ ئامادەی تا نەبێت و زۆر دڵخۆش بووم سوپاس بۆ ئامادەبوونتان سوپاس بۆ کاتی بێمەتان بەڕێ دەستان خۆش بێت دووبارە پیرۆزبایتان لێ یەکەم سوپاس بۆیەوە ئازیزان لەگەڵتان بەردەوامە بین و ستافی فیلمەکە چەند کەسێکی تری ستافی فیلمەکە لەگەڵمانە بن وەکو میوانی بەرنامەکە وەکو کورسات مەگەزین بەڵام لە ئێستاە ئەشمە بەشێکی دیکەی ژیان شوێنێکی دیکەی سیتی سینەما کە هاوکارم ساوێن چەند چاوپێگەوتنێک لەوێ ئەنجامیات ساوێن سلااوت لەبێتم کاتت باش ئێمە لای تۆ ڕەوەند ئێوارەت باش بێت ئێواری بنەرانی کورسان مەگەزینیش باش بێت وەکو ئاماژۆ پێکردم ئێستا لە دەرەوەی سیتی سینەمام بەڵام هەر لە یەکتریە و نزیکنی ئاگامان لە یەکتریە جار لە ئێستادا دوو کەسایەتیم لەگەڵایە کێکێکیان دەرهێنەری فیلمی باجا و یەکێکی دیکەشیان ئەکتەری سەرەکیە بەڵام ئەوەی کە زۆر جوانە ئەم جوانە هاوسەری یەکترن جا بێکەوە حەزەکەم لەگەڵمانە بن و پرسیاریان لێ بکەین و قسەیان لەگەڵا بکەین کاک دیاکەوە خاتوشانیا ئێوارەتان باش سڵاو لە ئێوەش و سڵاو لە بینەرای خۆشەویستی کورسات. کاک دیاکەوە تۆکو دەرهێنەرێک هەست چۆنە کە هێشتا فیلمەکەت نمایش نەکراوە بەڵام کەمێکی ماوەبەوەی کە فیلمەکەت بەرچاوی ئەو خەڵکە بکەیت کە لە ئێرە ئامادەیان هەیە. وڵا ئەوەی ڕاستی بێت لە ئێستادا کە ئەو بینەرە دەبێت بە تامەزرۆیەوە چاوەڕێن کە ئیشەکە ببینێت چون ئەوەی وە هاتۆ دەڵێت بەهۆی ڕێکلامەکان و بەهۆی ڕێکلامەکانی بەتایبەت کورسات لێراش و دەستخۆشیتان لێکم بۆ سپۆنسەریەکەی مێدیایەکەی زۆر تامەزرۆن بۆی کە فیلمەکە دەست پێ بکات و بیبینەوە خۆشم بەقەت ئەوە تامەزرۆم کە ڕیاکشنەکانیان ببینم و هیوادارم کە لە کۆتاییدا ئەو شتە بێ وا بەدڵی هەردوو لابێ هەم بەدڵی ئێمە و هەم بەدڵی بینەران. خاتوشانیا ئێوارەت باش بێت جا پێم بڵێ کاک دیاکۆ لە کاتی ڕۆڵگێڕانە چۆن بوو لەگەڵ تاچکە تۆ ئەکتەری سەرەکی بوویت و ئەو دوانەتان هاوسەری یەکترم پێم بڵێ تەعاملی باش بوو لەگەڵ تا ئایا زەختی لێکردی کاتێکە دەورەکەت بووکو خۆی ئەجرایانیش ئەوەتە بەدڵی بوو یەکسەری و تاو بە ئەوە بڕات. سەرەتا ئێوارەی ئێوە باش و سپاس بۆ ئامادەبوونتان و سپاس بۆ کەناڵی میدیای کورسات و ئەتوان بڵێم زەختی کرد و دەستی خۆش بێت چونکە بە لە ئیشا بڵین هاوسەرەتی تۆزێک ئەم لاولاکە چونکە دەستی خۆش بێگینە وانە بواە من ناگەشتم بۆ ئاستەی ئێستا کە ئیشەڵا بینەر ببینێت و ئەزانە چ کاردانەوەیکی باشی هەیە هەستی خۆم بۆ پێشبینی فیلمەکە توانم بڵێم تۆزێ سترێسم چونکە ئەزانم کە خەڵک بەڕاستی ئازاری پێگات و داوا لێبوور نەکەین نازان بڵێم چی بەڵام زۆر دڵخۆشم و ئیشەڵا بە دڵی بینەرانە بێ بێتەوە دیارەکە زۆر دڵە پێی خۆشە و حەزەکەی هەر بەزووی خەڵکەکە بینەری بن و لە بەیانیەوە خەڵکیە ئەتوان لە سیتی سینەما بینەری فیلمەکە بن کۆتا پرسیار لە تۆکەم کاک دیاکۆ لە ئێستاوە هەنگاوی داهاتووترە ئامادەی لە دوای فیلمی باج
بەڵێ بە دڵیایی و ئێمە ئینشەڵڵا مقدر دەبێت لە مانگی دوودا دەستەکەین بە وێنەگرتن بە سوپرایزێکی زۆر گەورە و دڵخۆشکەرمان هەیە بۆ تۆی کوردستان. زۆر باشە ئەم چیرۆکەیان ئەم جارایان بۆ فیلمی داهاتووتر ئەم جارایان فیلمی با بڵێن پۆزەتفە یان نێگەتفە وەکو هەمیشە. ئەو جار دەڵێت ڕستێک بدەین بە بینەرەکانمە فیلمێکی پۆزیتیڤە و دەتوانم بڵێم یەکدا سوپرایزی بەجددی گەورەیە نەتەنیا بۆ کوردستان بۆ سەراسەری عێراق تەنانەت لەو پرۆژانەیەوە خەڵک زۆر چاوەڕێتی و زۆر دڵخۆش دەبێت پێی. خاتوشانەوە پرسیارێکیش لە تۆ بکەم حەزەکەی بەردەوامی لە کارکردن لەگەڵ کاک دیاکۆی باوەکو مێردێک لای بین با بڵێن وەکو دەرهێنەرێک حەزەکەی بەردەوامی لە کارکردن لەگەڵای یاخودنا بە دڵنیایەوە بەڵێ هزار ساڵی کەش بێڵم بەڵێ چونکە بەڕاستی حڕێتێکی زۆر باش ئایا باکتەر و توانات سەدقاتی خۆت دەرەخات بە دڵنیایەوە هزار جارەڵێم بەڵێ چونکە ئەتوانم بڵێم تواناکانت بە باشی دەرەخات ئەوەی لە دڵی توایە و لە ئەحساسی توایە بە باشی دەریەخە. زۆر سپاستانەکەین کام ئێوارەیە لەگەڵ مانابوون بە هیوای سەرکەوتن پاشکەمێکی دیکە ئێمەشین ئامادەی نێوس هۆڵەکە بین و بینەری فیلمەکەتانە بین. زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس. ئازیزان بەردەوامە بین حەز ئەکەین زۆرترین خەڵک زۆرترین ئەکتەر زۆرترین بەشدار بوونی فیلمەکە بتوانین لە ئێستاشا دوو کەسایەتی دیکەمان لەگەڵا کاک شەوکەت ئیدریس زۆر خۆشحاڵم کاک ئیدریس شەوکەت دووبارە زۆر خۆشحاڵم ببینینەوەت هەروەها بەڕێزیشتان زۆر خۆشحاڵم کاگاری بەخێربی سەر چاوان ئەمە یە پرسیاریەوە لێ بکەم پاشکەمێکی دیکە خەڵکی بینەری فیلمەکە بن هەستت چۆنە کاتێکە ئەوەندەی نەماوە خەڵکی بینەری فیلمەکەتا بن. وەڵاهی هەستێکی باشمەیە هیوادارم بە دڵیان بێت ئەو ڕۆڵەی کە تیان بینیوە ڕۆڵێکی کەمە بەڵام هیوادارم ینی بە دڵیان بێت. کاک ئیدریس بەخێر بێت دووبارە خۆشحاڵم ببینینەوەت ئەم جاران بەشداری فیلمێکت کردووە لە بەرنامەی کورسان مەگەزینیشا پێشتر ئاماژەت پێکردووە و کە ئەم جاریان ڕۆڵگێڕانت ئەبێت و لەگەڵ خاتوو کەناری لای خۆمانە ئاویت زۆر باشە. ئەم جاریان دەورەکەی تۆ چی ئەبێت با بڵێن لە فیلمای دەوری کاک ئیدریس چی ئەبێت؟ دەوریکی زۆر خراپە هیوادارم دوای تەواوبوون بە چاوێکی ترۆ سێر نەکرێەوە کارکتەرەوە ڕۆڵبینینە بەڕاستی کارکردن لەم جۆرە سیناریوانەیە کە پێشتر ڕووداوێکی ڕاستی بوو ئێمە ئیشمانتیا کردووە ئەبێت دووبارە و سێبارە لەم جۆرە کارانە بێتەوە سەر شاشا و بینەری ئەم کارانە بێ بۆی ئێمە هەم بتوانین بە هونەرەکەمان توانین وا بکەین کۆمەڵگەی خۆمان ئاگدار بکەینەوە لەو کارە ساتانی کە ڕوەدەن. کاگەری لە ئێستادا سینەمای کوردی لە چه قۆناغێکە ئەبینیت پێت چۆنەکە ئێستا بۆ نمونە ئەم فیلمە نمایشەکرێت وەکو ئەبین لەم چەند ساڵەی کۆتاییە فیلمی زۆر باش نمایشکراوە فیلمی کوردی لە هەوڵی ئەویان کە بەرەبەر و پێشی بخەن لە ئێستادا فیلمی کوردی لە چ قۆناغێکە منەوەی بەشدار بووم وی بینیمە هەستەکەم بەو ئیمکانەتەکەمەوە هەوڵی زۆر باش هەیە کە زۆر ئیمکانەوەی زانێ کاکزانێ زۆر باش هەوڵەیە هەوڵدانی باش هەیە وادارم بەردەوامیش بێ و کاک دیاکۆ توانێتی سێ ئیش لە ساڵێکە عەرز بکە شتێکی دڵخۆشکەرە. ئێمە هیوای سەرکەوتنتان بۆ خوازین زۆر سوپاسانەکەین کە لەگەڵ ئێمەیە بوون زۆر سوپاس. ئازیزانی کورسان مەگەزین بێگومان کورسان مەگەزین بەردەوامی ئەبێت بەڵام لە ئێستادا ئەگەڕێمەوە لای هاوکارم ڕەوەند. دەستخۆش ساوێن سوپاس بۆ تۆ سوپاس بۆ بەشداریکردنی میوانەکانیشت لەم بەشەی پرۆگرامدا ئەگەڕێمە وڵاتان لەگەڵ خاتوشۆنە محەممەد وەک ئەکتەر کا ڕۆڵی هەیە لە فیلمی باجدا و هەروەها بەرز شاخەوان سڵیق بەڕێوبەری دامەزراوەی کەریمی عەلەکە کە سپۆنسەری سەرەکی فیلمی باجن سڵاوتان لێ بێ و زۆر بەخێر بن پیرۆزبایتان لێ یەکەم خاتوشۆن لەنوێ ئەبڕێستەوە دەست پێ بکەم باسێکم لە ڕۆڵەکەی خۆت بۆ بکەی لە فیلمی باجدا. بەڵێ دەستخۆشیتان لێکەم و بەخێراتنتانەکەم من وەکو دایکێک ڕۆڵەکە ئەبینیم دەستخۆشی لە کاک دیاکۆکەم کە منی بەجەستە کرد لەوەیانە کە ئەو ڕۆڵی دایکە بۆ منە گونجێ منیش بە خۆشحاڵی ئەوانەیە ڕاستەکەی ڕۆڵەکەم ئەوەیە کە من دایکێکی منکوبم زەلیلم بەدەست پیاوەوە خۆم و دوو کچەکەم یعنی پیاوێک کە بڵێن بەڕاستی بە توم و تیژی لە بەرامبەر بە کچ و بە ژنەکەیەکە لەوەشە هیچ دەسەڵاتێکم نییە یعنی هیچ توانایەکەم نییە بەس دەسەڵات و تواناکەم ئەوەیە بەس بگریم و هاوارکەم بەڵام لە هەمان کاتیشە خواخوامە کچەکانم نەکەونە بەردەسی ئەو کە ئەوێت لێمان باە بۆمان بێنێ من حەزەکەم خۆم خەمەبەری بۆی دەست درێژ نەکا بۆ کچەکانم
بەڕاستی ئەوە داوا لە لایەنی پەیوەندیراکانەکەم و داوا لە دایرەی تیژی ژنانەکەم زۆر کەس هەیە وەکو ئەم ڕۆڵەی کە من بینیومە ئەم ژنانە کە ئاوا زەلیلن بەدەست پیاوەوە زەلیلن لەناو ئەوەیە کە ئافرەتەکە ناتوانێت پەنا بەرێ بۆ شوێنێک داوایان لێ ئەەکەم بە دواتچوینی بۆ بکەنەوانێ بتوانن یارمەتی ئەو ئافرەتانە بن کە ئەمە ڕاستە واقعیە دروست بووە و ئێستش حالیان لەناو کۆمەڵگاکەمانە هەیە دەستە خۆش بێ شەونم قەنەگەرم وڵێ بەڕێزت کاک شاخەوەن سڵاوت لەبێت وەکو بەڕێوەبەری دامەزراوەی کەریمی عەلەکە چی وای لێکردن کە ئێوە سپۆنسەری ئەم کارە بکەن چیرۆکی فیلمەکە سەرنجڕاکێش بوو خوێنتانەوە یان چی وای لە ئێوە کرد کە بڵێن بەڵێ ئێمە سپۆنسەری ئەم کاراکەین لە ڕاستیە ئێمە سپۆنسەری کارەکەنین بەڵکو بەرهەمی دامەزراوەکەی ئێمە بەرهەمی خۆمانە ئێمە لە مانگی ڕابردوو لە چەند مانگی ڕابردووە بڕیارماندا بەشی سینەما لە دامەزراوەی کەریمی عەلەکە بکەینەوە بۆەوەش قسەمان لەگەڵ دەرێنەری لاو کاک دیاکۆ باعیس کرد کە وەک بەڕێوبەری ئەو بەشە دەستنیشانی کەین بە حکمەوەی هاوڕێیەتیمان هەبوو لە پێشترە چەند فیلمێکی تری بەرەمێنا بوو ئێمە بینی بوومان بۆیە لە دوای چەند کۆبوونەوەیەک بڕیارماندا ئەو بەشە بکەینەوە و یەکەم کاری ئەو بەشەش کە لە دامەزراوەی کەریمی عەلەکە کارمان لێ کرد ئەم فیلمە بوو کە بەڕێزیاناتە لای ئێمە و دوای ڕێکەوتنمان لەوەی کە بەشەکە بکەینەوە سێ سیناریۆ هێنا لەگەڵ من پێکەوە دانیشتین سەیری سیناریۆکانمان کرد لە ناومیانم ئەمەیانم پێ سەرنجڕاکێش بوو پێ جوان بوو لەبەر چەند هۆکارێکی لە هۆکارەکانەوەیە کە ئێستا ئێوە زانن سینەما ڕۆڵێکی زۆر گرنگیە لە دنیاە چ لە ڕووی بزنسەوە و چ لە ڕووی سیاسیەوە ئایدۆلۆژیەوە و چ لە ڕووی چارەسەرکردنی کێشەکانی کۆمەلگاوە یعنی تەوعیەیە بەشێکی وەکو چارەسەرە لە دنیا بۆیە ئەم چیرۆکەش بەشێکی گەورە لە کێشە کۆمەڵایەتەکانی ئێمە لە ناوم چیرۆکەیە کۆبەتەوە کە ئەکرێ وەکو چیرۆکێکی ڕاستەقینە سەیریکەین ئەگەر چی ئێمە ئەزانین هەموو کارێکی هوەری بەرەمی خەیاڵە بەڵام لەگەڵ ئەوەشە ڕنگدانەوەی کۆمەڵگای ئێمە چیرۆکەکانی ناو کۆمەڵگای ئێمە لە ناو سیناریۆکەیە هەبوو بۆیە من یەکسەر دەسم خستە سەرەوە وتم کاک دیاکۆ ئەمەم زۆر بەدڵە ئەویش یەکسەر وتی بەو خۆشمەوە زۆر سەرنجڕاکێشە بڕیارمانە کار لەسەر ئەو سیناریۆیە بکەین ئامانجمان لە هەڵبژاردننی سیناریۆکە ئەوە بوو کە لە ڕێگەی ئەم فیلمەوە ئێمە بتوانین مەترسیەکانی مادەی هۆشبەر دەستدرێژی سێکسی و تاوان لە کۆمەلگایە دەستنیشان بکەین و لەگەڵ ئەوەشە چین و توێژەکانی کۆمەلگا لەم جۆرە ڕووداوانی ناو کۆمەلگا ئاگدارکەینەوە پێیان بڵێن چارەنووسی هەر کەسێک کە نزیکە بێتەوە لەم جۆرە کردارانە نەتیجەکەی ئەوەیە کە ئێوە لەم فیلمەیە بینن بۆیە فیلمەکە چەند بوعدێکی هەیە بوعدێکیان لایەنی بزنسەکەیە کە خۆتان نەزان سینەما ڕۆڵێکی گرنگی هەیە لەو بوارەیە و بوعدەکانیکەی بوعدی کۆمەڵایەتین و بوعدی چارەسەرکردنی کێشەکانی کۆمەلگان لە ڕێگەی سینەماوە کە ئەمە ڕێگا دروستەکەیە بداخەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە سینەما لە هەرێمی کوردستان ڕۆڵێکی باشی ناوەگەوەی کە ئێمە پێشتر سینەمامان نەبووە ئێستا ئەو قۆناغا وردەکەوتۆ سەر ڕێچکەی خۆی کە کورد خەریکە سینەما دروستەکە بەڵام بەداخەوە بۆ دروستکردنی ئەم سینەمایە دەرهێنەرەکان ئێمە هەمیشە هەوڵیان داوە چیرۆکە کۆنەکان ئەوەی کە کوڕ و کچێک لە لادەیەکە یەکتریان خۆشەوێ بە یەکتری ناگەن کوڕەکە کچەکە هەڵەگرێت دوایی تاوانی کوشتنی لێکێتەوە بێنن کە پەیوەندی بە کۆمەلگای کوردیەوە نەبێت ڕەنگە هەندێک جار شدێنراوەتە ناوم چیرۆکانەوە لە ڕاستیاوەکو تۆڵی پەیوەندی بە کۆمەلگای ئێمەشەوە نییە بەڵام ئەمانە زۆر زەق کراونەتەوە بەڵام ئەمە لە ئێستا ئیتر کۆمەلگای ئێمە پێویستی بەمە نییە پێویستی بەوە نییە هەموو کۆمەلگای ئێمە لە کێشەی خۆشەویستی کوڕکچێکە کە بە یەکتری ناگەن کۆکەینەوە لە ڕاستی ئەمە لە ناو چیرۆکەکانی نووسەرەکانیشمانە ڕاستە لە ناو ڕۆمانەکانیشمانە ڕاستە کە ئیتر پێویستە لەمە دوورکەوینەوە پێویستە هونەر جگەلەوەی کە چێژە جگەلەوەی کە بەهرەیە هونەرێکی گەورەیە پێویستە بێنینەوە ناو کۆمەلگاش ئیتر وای لێ بکەین کە کێشەکانی کۆمەلگا لە ڕێگەی هونەرەوە جارێکە بیشان بینەوە و چارەسەریشیان بۆ بدۆزینەوە چکە خۆتان نەزان ئێستا سەردەمی گوێگرتن نییە سەردەمی بینینە ئینسان ئەوەندەی ئەبینێ ئەوەندە گوێ ناگرێ بۆیە سینەما یەکێکە لەو هۆکارە زۆر گرنگانەی کە ئێمە لە ڕێگایەوە توانین
هەموو ئەو کێشە و گرفتانی لە کۆمەلگایە هەیە بیەنین بارزیکەین پیشانی بینەوە بۆ ئەوەی نەوەی نوێ بە تایبەتی گەنجەکانمان لە مەترسیەکان کە پێشتر لە کۆمەلگای ئێمە هەبوو ئاگادارکەینەوە و ڕێگە چارەکانیشان بۆ بدۆزینەوە ئەمانە چۆن چارەسەر ئەکرێت لە ڕاستیە. دەستێ خۆش بێت ئەبێت بچینە لای مەراسیمەکە هاوکارانم پێم بەڵێن کا مەراسیمەکە دەست پێکات و فەرشی سوور و ئێوەژە بێت لەوێ ئامادەیتان هەبێت سپاس بۆ ئێوە کە لەگەڵم بەشدار بوون سپاس بۆ ئامادەیتان دووبارە پیرۆزبایتان لێکم دەستان خۆش بێت سپاس بۆ ئێوە زۆر زۆر سپاس دەستان خۆش بێت ئازیزان لەگەڵتان بەردەوامین و کورسات مەگەزین بەردەوامە و فیلمی باچ یەکەم نمایشی تایبەتی لە سیتی سینەما دەستی پێکردووە و لە ئێستادا ڕێوڕسمی فەرشی سوور بۆ ئەکتەر دەرهێنەر تەواوی ستاف و ئەندامانی فیلمی باچ دەست پێ دەکات لە نێوهۆڵی سیتی سینەما و فەرمونون بە پێکەوە بینەری ڕێوڕسمەکە بێت. سڵاو و ڕێزی گەرم بۆ هەموو میوانە بەڕێزەکانمان بەخێربێن بۆ یەکەم نمایشی فیلمی باچ زۆر خۆشحاڵین و شانازی دەکەین کە ئەم شەو لەگەڵماندان سوپاس و پێزانینی بێسنوورمان بۆ ئامادەبوونتان لەم شەوە تایبەتەدا بەر لە دەستپێک پرسە و سەرخۆشی خۆمان بۆ خەڵکی چەمچەماڵ دەنێرین هەمووان بە قوڵی خەمبارین و دڵتەنگین بۆ ئەو کارە ساتە دڵتەزێنە لە دەستدانی هەر ئەزیزێک لە دەستدانی هەمووانە لەم کاتە دڵتەنگەدا هاوبەش و خەم دەنێرین بۆ قوربانیانی چەمچەماڵ هاوبەشی خەمیانین و دڵنیاین کە کوردستان وەک هەمیشە لەگەڵ یەکتردا لەم ساتانە پێکەوە بە بەهێزی ڕادەوەستن ئەوەی ڕوونە و گومانی تێدا نییە کە فیلمی باج و فیلمەکانی هاوشێوەی بێماندوو بوون و خۆبەخشی کەسانێک دروست نەبوون و دروستیش نابن کە لە پشت پەردەوە بەدڵسۆزی کار دەکەن ئەم شەو دەمانەوێت دەستخۆشی و ڕێزلێنانی تایبەتمان بۆ 4 کەس بنێرین کە ڕۆڵێکی گەورە و بنەڕەتیان لا دروستبوون و سەرکەوتنی فیلمی باجدا هەبووە هەروەها بۆ کۆکردنەوەی ئەم هونەرمەند و میوانە بەڕێزانە لێرە ئێستاش داوا لە بەڕێز خاتوڕایی تراسفریا و تەبێژی بەڕێوبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی خێزان ژنان و خێزان دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی سوپاس و پێزانین و هاوکات داوا لە بەڕێز دکتۆر تەها ڕەسوول دەکەین بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتەکەی خاتوڕاست فەرموو. بفەرموو. بەڵێ دیارە لە جێگەی دکتۆر تەها ڕەسوول بەڕێزیان وەکو نوێنەراتون سپاس دەستخۆش. دەستخۆش ئێستاش داوا لە بەڕێز شاخەوان سدیق بەڕێوبەری دامەزراوەی کەریمی ئەلەقی دەکەین بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵات و سپاس و پێزانینەکەی. زۆر سپاس. بەڕێز بەڵێن سەنگاوی کە ڕۆڵی کاریگەر و کارایان هەبووە لە سەرخستن و بەرهەمێنانی فیلمی باچ با بەڕێزیان فەرموون بۆ وەرگرتنی خەڵات.
نوێنەری دەستگای میدیای کورسات با بفەرمونون بۆ وەرگرتنی خەڵاتی سپاس و پێزانین. دیاراوەی ڕوونا کە دەستگای میدیای کورسات هەمیشە بە هاوکاری و پاڵپشتیەکانی ڕۆڵێکی سەرەکی و کاریگەری هەبووە لە سپۆنسەرکردن و ئاوکات بەرەمێنانی فیلم و ئەو کارە هونەریانی کە خزمەت بە کۆمەڵگە دەکات. نوێنەری دەستگای میدیای کورسات ئەگەر بە ڕێزێکیان ئامادەن فەرموو. زۆر سپاس خاتوڕە سپاس بۆ بەڕێزیشتان ماندوو نەبن. دیارە هەر وەک پێشتر ئاماژەمان پێدا کە بەرەمێنانی فیلمی باج و هاوشێوەکانی فیلمی باج بەبێ پشگیریکردن نابێت و هاوکاتێکێک لەو دامەزراوانەی کە پشگیری بەرەمێنانی ئەم فیلمەی کردووە دامەزراوەی کەریمی ئەلەکەیە و لە ئێستاشدا زۆر بەڕێز کاک شاخەوان وتەیان هەیە با بەڕێزیان بفەرمونون پەیامی خۆیان بگێنن. کاک شاخەوان بفەرموو. بەخێراتی فەرموو. ئامادەبوانی بەڕێز میوانە بەڕێزەکان بەناوی دامەزراوەی کەریمی ئەلەکە و خودی دکتۆر تا ڕەسوڵۆ زۆر زۆر بەخێراتتانەکەین کە جەنابیان ئەم شەو بەهۆی ئەوەی کە تەندروستی باش نەبوو نەیتوانین لێرە ئامادە بێ زۆر زۆر بەخێراتنیە موتانەکەین و پیرۆزبایی ئەم فلیمەش لە دەرهێنەری لاو کاک دیاکۆ باییزەکەین و لە ستافە بەڕێزەکەی کە ماندوو بوون لە ماوەی ڕابردووە. لە ڕاستیە ئێمە سپۆنسەری فلیمەکە نین وەک دامەزراوەی کەریمی ئەلەکە بەڵکو بەرهەمی دامەزراوەکەیە چونکە ئەو فیلمە سەر بە بەشی سینەمای دامەزراوەکەیە هەر واش بەرهەم هاتووە. بەڕێزانێ وازان ئێستا سینەما ڕۆڵێکی زۆر گەورە گەڕێ لە دنیا بۆ چەند لایەنێک. یەکێک لەوانە جگە لە کاری بزنسەکەی لایەنی بزنسەکەی سینەما توانێت نوێنەری نەتەوە بێ لە گەیاندنی پەیامەکانی کۆمەلگایە. بۆیە بۆ ئێمە بۆ وەک کورد زۆر زۆر گرنگە کە ئەو هەوڵەی کە سینەما ئێستا خەریکاکەوێتە سەر ڕێچکەی خۆی و ئێمە و کورد ئەتوانین بڵین سینەما خەریکە دروستەکەین لەو لایەنەوە کار بکەین. بەداخەوە لە ماوەی ڕابردووە سینەمای کوردی لە چوارچێوەی هەندێک بابەتی کۆمەڵایەتی بەڵام تەقلیدی لە چوارچێوەی کۆمەلگایە ئەخولایەوە. لەوانە زۆر چیرۆکی با بڵێن خۆشەویستی ئەکرا بە بابەتی فیلمەکان کە چیرۆکی تەقلیدی کۆمەڵایەتی کۆنی کوردی بوون. بەڵام ئەوە بۆ قۆناغێک ڕەنگە باش بێت. لە ئێستاە ئێمە پێویستمان بەوەیە چۆن بتوانین سینەماوا لێ بکەین جگە لە لایەنە بزنسیەکەی چکە لە گەیاندنی پەیامەکان وا بکەین ببێ بە بەشێک لە چارەسەری کۆمەڵایەتیش. لە ڕاستیە بۆچی ئەم سیناریۆیە ئێمە بە باشمانزانی کە پشتیوانی بکەین لە هەڵبژاردننی ئەم سیناریۆیە ڕەنگە بەشێکی گرنگی بگەڕێتەوە بۆ چیرۆکەی کە پاشکەمێش کە خۆتانەی بینن چیرۆکێکی ئێجگار سەرنجڕاکێشی کۆمەڵایەتی کە چەند پەیامێکی گرنگی تایە لەوەی کە کۆمەلگا ئەگەدارەکاتەوە لەوەی کە ئەو ڕووداوانی لە ناو کۆمەلگایە هەیە چەند مەترسێکی گەورن لەسەر کۆمەلگا و ئێمە لە کاتی بوونی ئەم ڕووداوانەیە چۆن بتوانین چارەسەریان بۆ بدۆزینەوە و بەتایبەت بۆنەوەی نوێ زۆر زۆر گرنگە کە ئاگاداری ئەم جۆرە ڕووداوانە بێت. لێرەوە سینەما ئەتوانین بکەین بە پەیامێکی گرنگ بە لایەنێکی گرنگ لەوەی کە چۆن چارەسەری کێشەکانی کۆمەلگا بکەین. کاتان زۆر ناگرم زۆر زۆر بەخێر بێن. هیوادارم چێش لە فلیمەکە بین و دووبارە لە هەموو لایە پیرۆزە. دەست خۆش کاک شاخەوان ماندوو نەبن. ئێستاش کاتی ئەوەیە هەمووان بەیەکەوە ئەکتەرە زۆر زۆر بەتوانەکانی فیلمی باج بناسین. هەمووان بەیەکەوە زۆر بەگەرمی بە چەپڵا پێشوازی لە تەواوی ئەکتەرەکان و واستافی بەرهەمهێنەری فیلمی باش دەکەین. دەستپێکیش ئەکتەری زۆر تایبەت شاکار ئومێد با بەڕێزیان بفەرمونون. بە چەپڵەکانتان پێشوازی لێ بکەن فەرمونون.
ئیدریس شەوکەت کە بەڕێزیان ئەکتەرن لە فیلمەکە با بەڕێزیان بفەرمونون. ڕۆژان حەمەجەزا فەرمووێت. ئەکتەری بەتوانە خات و کەنار سەرچڵ با بفەرمووێتە سەرفەرشی سۆر. چەپڵەکانتان بێ زەحمەت. زۆر بەگەرمی پێشوازی لێ یاسین عومەر دەکەین با بەڕێزیان فەرمونە سەر فەرشی سوور. کاک ڕزگار باهیر یەکێکی دیکە لە ئەکتەرە بەتواناکانی فیلمی باش بفەرموێت. کارزان غەریب. کارزان غەریب ئەکتەرێکی دیکەی فیلمی باش هاوکات کاک ئاری قادر وەکو ئەکتەری فیلمی باش بەڕێزیان بفەرمونە سەر فەرشی سوور. دیارە هەر یەک لەم ئەکتەرانە بە ئەکتینەکانیان ڕۆحێکی زیندویان بەخشیوەتە فیلمەکە و چیرۆکی فیلمەکە. سپاس بۆ هەر یەکێکتان ماندوو نەبن. سپاس بۆ داهێنەریتان بۆێریتان. ئێستاژە چینە لای ستافی یاخود تیمی بەرەمێنەری فیلمەکە و دەستپێک پرۆدیوسەر کەیوان سەلاحەدین بەڕێزیان با بفەرمون و هاوکات شەونم محەممەد کا بەڕێزیان ئەکتەرن با بفەرمونە سەر فەرشی سۆر. تیمی گریملان میلاد سیروس و هاوکات مەهناس با بەڕێزیان بفەرمون. هەر یەک لە زانە عەبدوڵاهی و ئارتین عەبدوڵاهی بە مویزیک ڕۆڵیان هەبووە لە بەرەمێنانی فیلمەکە با بفەرمون. دیاکۆ بایس دەرهێنەر و سینارست زۆر بەگەرمی بە چەپڵەکانتان
و هاوکات شانیا کەیوان کە وەکو ئەکتەر لە فیلمەکە ڕۆڵیان بینیوە بفەرمونون. دەستان خۆش بێت، سپاسی ماندووبوون و داهێنانەکانتان دەکەین. دیارە ئەوەی ئەمڕۆ دەیبینین تەنها فیلمێک نییە چرکەکان بەڕێ بکات. ئەزمونێکی تاڵ و ڕاستەقینەی کەسانێکن کە ڕۆژانێک وەک هەر یەکێکمان خەونێکی گەورەیان بۆ ئایندەی خۆیان و مناڵەکانیان هەبووە. ئەوەی لە کاتژمێرێکدا دەیبینین چیرۆکی دەیان ساڵەی چەندین خێزانە. ئەو فرمێسکانی کە ئەمڕۆ دەیڕێژین بۆ کاریگەری دیمەنەکان نییە، بەڵکو بێ ئەوەی پێی بزانین هاواری سوپاسگوزاری ناخی هەر یەکێکمانە کە نەکەوتونەتە بارودۆخێکی هاوشێوەوە بە هەر هۆکارێک بێت. با بەوردی سەرنج بدەین و هەرگیز ئەم هەنگاوانە دووبارە نەکەینەوە. با دیمەنەکان بکەین بەوانە و ئەزمونێکی گرنگ و پەروەردەی منداڵ و کۆمەڵگەکەمانی لەسەر بنیاد بنین. لە دوادێردا دەڵێم بفەرمونون بۆ بینینی ژانی ژیانێک کە باجەکەی هێندە بەسۆیە بە هیچ پێوەرێک نەپێوراوە و ناش پێورێت. ئێستا ئەو کاتەیە کە چاوەڕوانی دەکەین. دووبارە سپاس بۆ ئەکتەرەکان و سپاس بۆ ستافی بەرەمێنان، دووبارە سپاس بۆ ئامادەبوونی ئێوەی ئازیش هەمووان بەیەکەوە چێش لە سێرکردنی فیلمەکە دەبینین. دەستان خۆش بێ، سپاس بۆ ئامادەبوونتان، بۆ ماندووبوونتان، هەمووان بینەری فیلمەکە دەبین. بەڵێزان لەگەڵتان بەردەوامین و ئەمە بینیتان ڕێوڕسمی فەرشی سووری فیلمی باج بوو کە ئەمڕۆ یەکەم نمایشی فیلمەکە دەستی پێکرد. فیلمی باج فیلمێکە کە هەڵگری پەیامێکی قوڵی کۆمەڵایەتی و مرۆییە. هیوادارم کە ئێوەش لە ڕۆژانی داهاتووە کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی فیلمی تایبەت دەستی پێکردووە، نمایشی تایبەت دەستی پێکردووە، لە ڕۆژانی داهاتووە کە نمایش لە سیتی سینەما بەردەوام بێت و هیوادارم کە ئێوەش سەردانی سیتی سینەما بکەن و بینەری فیلمی باج بن کە چیرۆکێکی ڕاستەقینەی نێو کۆمەڵگای کوردیە و ئەم فیلمە بیرمان نەچێتەوە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورتساتە. کورسات مەگەزینتان لێرە و لە سیتی سینەما و لە نێو ئەو هۆڵە کە یەکەم نمایشی تایبەتی فیلمەکە دەستی پێکرد پێشکەش کرا. هەمیشە شاد و بەختەوەربن.